سۆران عومەر قسەکانی محەممەدی حاجی مەحموود پشتڕاز دەکاتەوە. نهێنیە شاراوەکانی ناو کۆمەڵی دادگەری ئاشکرا دەکات. دوای ئەوەی کۆمەڵی دادگەری ویستی بەشداری نەکردنی سۆران عومەر لە کۆنگرەی پێنجەمی حیزبەکەی پەردەپۆش بکات و ڕاستیەکان بشێوێنێت. پەرلەمانتارەکەی کۆمەڵی دادگەری بێدەنگی شکاند و ئەو تۆمەتانەی ڕەت کردەوە و هەموو ئەو ڕووداوە شاراوانەی لەناو کۆمەڵی دادگەریدا ڕوویان داوە ئاشکرا کرد. سۆران عومەر هەموو شتێکی لەسەر کۆمەڵی دادگەری ئاشکرا کرد و لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاندووە هۆکاری بەشداری نەکردنی لە کۆنگرەی حیزبەکەیدا بۆ سیاست و ئیدارەدانی کۆمەڵی دادگەری گەڕاندۆتەوە و پەرلەمانتارەکەی کۆمەڵی دادگەری ئەو قسەی محەممەدی حاجی مەحموود سکرتێری پارتی سۆسیالی دیموکراتی کوردستان پشت ڕاست کردوتەوە کە ماوەیەک بەر لە ئێستا لەسەر عەلی باپیر کردی و وتی کۆمەڵی دادگەری پارە لە ئێران و هەندێک لایەن وەردەگرێت. سۆران عومەر لە ڕوونکردنەوەیەکدا ئاشکرای کردووە کە بەرپرسانی کۆمەڵی دادگەری بۆ ئیدارەدانی کۆمەڵ پارەیان وەرگرتووە. بەپێی لێکدانەوەکانی سۆران عومەر هەر ئەوەش وای کردووە کۆمەڵی دادگەری لە پاشەکشەدا بێت و بۆتە هۆی ئەوەی کۆمەڵی دادگەری نەتوانێت لە بڕیاردان سەربەخۆ بێت.